جارێکی دیکەش سڵاوتان لێبێت کاتی وەرگرتنی هەواڵ و زانیاری شار و شارشەکانی هەرێمی کوردستانە. پامێرانمان وریا حەمەکەریم لە هەڵەبجە و ژاڵە محەممەد لە سلێمانی لەسەر هێڵ لەگەڵمان ڕاستەخۆ دەچمە لای وریا سەرەتا. وریا بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی هەڵەبجە چین؟ بەڵێ بەیانی ئێوەش باش. ئەمڕۆ ئێمەش جارێکی تر هاتینەوە بەردەمێکێک لە خوێندنگاکانی سنووری پارێزگای هەڵەبجە کە خوێندنگەی ئامادەی هەڵەبجەی کچانە کە ساڵی ڕابردوو لە خوێندندا یەکەمی سەر ئاستی هەرێم بوون کە ژمارەیەک لە یەکەمەکانی ئاستی هەرێم لەم خوێندنگایەدا بوون. لە ئێستادا داوامی فەرمی لەم خوێندنگایە ناکرێت، تەنها قۆناغی 12 ئامادەیەکان نەبێ. ئەمڕۆ مامۆستایان دەرسیان کردووە باوانەوتنەوە بە قۆناغی 12 ئامادەی بۆ هیچی تر لەوە زیاتر دوانەکەون لە پرۆسی خوێندن بەوتەی مامۆستایان. و بەردەوامی خۆپشاندانەکان ئەمڕۆژ بەردەوامی هەیە. دوێنێ پارێزگاری هەڵەبجە لەگەڵ ژمارەیەک لە ڕێکخەرانی خۆپشاندانەکە کۆبووەوە باسی لەوە کرد کە ئەوش وەک پارێزگار کێشە و گرفتەکانی زیاترە لە کارمەندان و مامۆستایان. هەر پارێزگار ئاماژەی بەوە کرد کە ئەویش ماوەی 5 مانگا موچەی وەرنەگرتووە. حکوومەتی هەرێم پێشی ڕاگەیاندووە کە تاکو مانگی 12 پارێزگار و دوو جێگرەکەی موچە وەرناگرن. بۆیە ئەوش لەگەڵ جێگرەکانە بڕیاریدا کە لە چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ سەرجەمی بەڕێوەبەری فەرمانگە و بەڕێوەبەرایەتی گشتیەکان بێنە نێو ڕیزی خۆپشاندانەکان. ئەمڕۆ ژوا بڕیارە هاوشێوەی ڕۆژانی تر لە کاتژمێرن و خۆپشاندانی مامۆستایان و چین و توێژە جیاوازەکان لە هەڵەبجە بەڕێوە بچێت کە 19مین ڕۆژە لە هەڵەبجە خۆپشاندان و گرتبوونەوە دەستی پێکردووە. جگە لە قۆناغی 12 ئامادەیەکان و هێزە ئەمنیەکان لەگەڵ نەخۆشخانەی فریاکەوتن سەرجەمی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە سنووری پارێزگای هەڵەبجە داوامی فەرمی تێدا ناکرێت. ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو جیاواز لەم هەواڵەش شەوی ڕابردوو ڕووداوێکی هاتوچۆ ڕوویا کە دوو ماتۆرسکی لە دەروازەی هەڵەبجە پێکیاندا کە یەکێک لە ماتۆرسکیلەکان پۆلیسێک بوو گیانی لەدەستدا. جگە لەم هەواڵەش ئەو لایەنانەی کە ڕێکەوتبوون لەسەر دابشکردنی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە ئێستادا ژمارەیەکیان کاندیدەکانی خۆیان بۆ ئەنجومەنی پارێزگار ڕادستی پارێزگاری هەڵەبجە کردووە. بەڵام ئەوەی کە ماوەتەوە هەریەکە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە کاندیدەکانی خۆیان تاکو ئێستا ڕادستی ئیدارەی پارێزگای هەڵەبجە نەکردووە. لە کاتێکدا بە گوێرەی ڕێکەوتنەکە دەبوو دەی ئەم مانگە ناوی کاندیدەکان ڕادستی پارێزگار بکەن و کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بەوە کردووە کە ئەوان ئامادەنین تاکو ئێستا ناوی کاندیدەکان ڕادستی پارێزگار بکەن تاکو ئەو کاتەی بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتیەکان لە نێوان لایەنە سیاسیەکاندا دابەش دەکەن. و بزوتنەوەی گۆڕانیش باسییان لەوە کردووە کە ئەو لیژنەی کە پێکیان هێناوە بۆ دیاریکردنی کاندیدەکانیان لە ئێستادا بەهۆی ئەو بارودۆخەی کە حکوومەتی هەرێمی تێکەوتووە بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان تاکو ئێستا نەیانتوانی ئەو لیژنەی کە ناوی کاندیدەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لەسەر پشتی گۆڕان دیاریەکات یەکلایی بکەنەوە. لەگەڵەوەشدا پارتی دموکراتی کوردستان تاکو ئێستا ئامادەێنێ ناوی کاندیدەکانی خۆی بداتە ئیدارەی پارێزگای هەڵەبجە. و سەبارەت بە کەش و هەوای هەڵەبجە ئەمڕۆ پلەکانی گەرما 29 پلەی گەرمیە و پەڵە هەور بە شێوەیەکی پچڕ لەسەر ئاسمانی هەڵەبجە بەدی دەکرێت و پێشبینیەکی کەم هەیە بۆ بارانبارین لە ئەمڕۆدا. ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای بەڵێ هەر لەسەر بایکۆتی مامۆستایان ئەو هەموو خوێندنگەکانی هەڵەبجە هاوشێوەی ئەو خوێندنگەیان کە ئێستا تۆی لێی واتە بایکۆت لەسەر جەم خوێندنگەکان بەردەوامە. دیارە لە دوێنێ لە سلێمانی لە بەشێک لە قوتابخانەکان دەوام کراوە و بەشێکیش لە قوتابخانەکان هێشتا بایکۆتی دەوام تێیاندا بەردەوامە. بەڵێ ئەوەی کە ئێمە تاکو ئێستا بە دووەدا چوونمان کردووە هەر لەسەر لەبیانیەوە تاکو ئێستا و قسەمان لەگەڵ هەندێک لە بەڕێوەبەرەکانی قوتابخانەکاندا کردووە تەنها قۆناغی 12 ئامادەیەکان لە خوێندنگە ئامادەیەکان وانیان پێدەوترێت. سەرجەمی قۆناغەکانی تر مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە هیچ خوێندکارێک نەچوونەتە هۆڵەکانی خوێندن لە سنووری پارێزگای هەڵەبجە. تەنها ئەوەیە قۆناغی 12 ئامادەی لە خوێندنگە ئامادەیەکاندا وانیان پێوترێت. سپاس بۆ وریا حەمەکەریم پامێرمان لە هەڵەبجە. دەچمە لای ژاڵە لە محەممەد لە سلێمانی بۆ وەرگرتن و گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی.